بان بینەرانی عزیزم سڵاوی خواتان نەبێت. خێزان و خانەوادە خۆشبەختەکان هەمیشە خۆشبەخت و ئاسوودە بن. ئاوات و ئامانجی بەرنمەکەی من کە بەرنامەی نۆماڵە ئەوەیە کە ئێوە خێزانێک و خانەوادەیەک بن کە بێکێشە و بێناڕەحەتی بن. ئەزیزانم، لە ئێوە نهێنی نییە کە دووسێشت هەیە لە کوردستانە زۆر جار ئێمە نەمانزانی و بۆچی بە کەڵک دێت و سوودی چییە و چۆن بتوانین بە باشە و بە چاکە بیشکێنینەوە بەسەر خێزانەکانە. لەلایەکەوە ئایا توێژەر ڕۆڵی چییە؟ توێژەری کۆمەڵایەتی ڕۆڵی چییە؟ ئایا دادگا ڕۆڵی چییە؟ من دەمەوێت لەم بەرنامەیەوە لە ڕێی میوانە ئازیزەکەمەوە ئەو مەفهومە ئەو تێگەشتنە هەڵەیە ڕاستکەمەوە کە ئایا دادگا تەنها بۆ جیابوونەوەیە؟ ئایا ژن و مێرد کە چوون بۆ دادگا یعنی کار لە کار ترازاوە یان دەکرێت دادگا بۆ هەندێک سەرچاوی تر بەکار بێت تەنانەت بۆ خۆشبەختکردن و ئاسوودەکردنی خێزانەکان. میوانی ئەم بەرنامەیەم میوانێکی ئەزیزە، خاوەنی بڕوانامەی بەکالۆرۆسە، خاوەنی بڕوانامەی ماستەرە لە توێژەری کۆمەڵایەتیە، شارەزایە لە بواری کۆمەڵاسیە کە ئەویش زۆر بەڕێز جیهاد یەحیا ڕێشاویە. مامۆستاکەم بەخێر بێت. مامۆستای ئەزیز وەکو توێژەرێک، وەکو شارەزایەک، تەبەن بینەرانی ئەزیز بۆیە ئەم دوو بابەتەم ڕەبت کرد. مامۆستا لەلایەکەوە توێژەریت، لەلایەکەوە شارەزایەکت لە کۆمەڵاسی هەیە چکە هەرخۆت اختصاسەکەتە و لە دادگای باڵای کەسایەتی سلێمانیشا دەوام دەکەیت. ئەمەوێت لەمەوە دەست پێ بکەم، هەستەکەم کەمترین ڕۆشنبیریمان هەیە ئێمەی خێزان و خانوادەکان دەربارەی توێژەر و توێژەری کۆمەڵایەتی. سوود و قازانجی توێژەر و کۆمەڵایەتی بۆ خێزان و خانوادەکان چییە؟ و پێم خۆشە بە بینەرەکانم بڵێ ئایا کە کار لە کارترازا بچن یان دەکرێت هەر لە سەرەتای ژیانیانەوە پرس و ڕاوێژکردن بەم بوارە بکەن. بۆ ئەوەی بچی بۆ لای پزیشکێک ئەبێ بزانانی ئەم پزیشکە اختصاسی چییە. ناتوانانی بچی بۆ لای هەموو پزیشکێک. ڕاستە هەموو پزیشکێک پزیشکە، بەڵام هەر پزیشکێک اختصاسی جیاوازە. ئەبێ بزانی ئەچی بۆ لای پزیشکێک. بۆ ئەوی بزانی ئەچی بۆ لای چ پزیشکێک ئەبێ بزانی خۆت چیتە، چ گرفتێکت هەیە، ئەو کاتە دیاری ئەەکەی تۆ ئەچی بۆ لای چ پزیشکێک. بە هەمان شێوە لە بواری کاری کۆمەڵایەتیە ئێمە توێژەری کۆمەڵایەتیمان هەیە کە دەرچووی بەشی کۆمەڵناسین کە ئێستا خۆشبەختانە اختصاسەکە تایبەتتر کراوە بەشی کاری کۆمەڵایەتیمان هەیە لەم ساڵانەی دواییە لە زانکۆی سلێمانی و لە زانکۆی هەولێر و پێم وایە لە دووەکیش هەیە. بەشی کاری کۆمەڵایەتی کرۆکی ئەو ئیشەیە کە با بڵین کاری کۆمەڵایەتی توێژەری کۆمەڵایەتی ئەیکا. ئەبێ بزانین لێرەدا ئێمە گرفتەکەمان چییە، بۆچی ئەمانەیە بچین بۆ لای ئەم کەسە کە پێڵەن توێژەری کۆمەڵایەتی. ئەو کاتە کەرزانیمان گرفتەکە چییە، ئایا گرفتێک هەیە لە ئارایانە، ئەو کاتە ئەزانین توێژەری کۆمەڵایەتی چییە. ئەمە لە ڕووی گرفتەوە. اینجا ئەو کاتە لە بابەتێکی ترە ئایا ئەزانین ئێمە توێژەری کۆمەڵایەتی بەس تەنها بۆ چارەسەرکردنی گرفتە، یاخود نەخێر توێژەری کۆمەڵایەتی ئەکرێ ڕێنمایی کار بێ بۆ سەرهەڵنەدانی گرفت. واتە الوقایەة خەیر من العلاج. لەبەرەوە کەوتینەتەوە با بڵین بیرکردنەوەیکی هەڵا ئەڵێن خۆ ئێمە هیچ گرفتێکمان نییە بۆچی بچین بۆ لای توێژەری کۆمەڵایەتی. هەروەکو چۆن ئەڵێن خۆ من دانم نائێشێ بۆچی بچم بۆ لای دکتۆری دان کە من خۆمی تێکم لەو کەسانە کە من خۆمی تێکم لەو کەسان ئەڵم دانم نائێشێ بۆچی بچم بۆ لای دکتۆری دان. نا ئەبێ دانە بئێشێ و دانە نەئێشێ ئەبێ 6 مانگ جارێک سەردانی دکتۆر بکەیت، چەند جارێک لە ساڵێکە سۆنەرێ بکەیت، وانە هەر نەک تەنها نەخۆشکەوتی و یەکسەر بچی چووکە کە نەخۆشکەوتی و چویتە لای پزیشک ئەو کاتە لەوە چێ کار لە کار ترازابێ. بۆ توێژەری کۆمەڵایەتیش هەروایە کاتێک کە ئەمانەوێ تووشی گرفت نەبین ئەبێ پێشوەختە خۆمان سەردانی توێژەری کۆمەڵایەتی بکەین و ئەو بابەتانی کە پەیوەندی بە توێژەری کۆمەڵایەتیەوە هەیە متابعی بکەین. شەرت نییە ئێمە بەس بە سەردان لەوانەیە بە یوتیوبێک لەوانەیە بە خوێندنەوەی بابەتێکی نووسراوە بتوانین سوود لە توێژەری کۆمەڵایەتی وەربگرین. کاک جیهاد، ینی ئێستا گەنجێک کە سیرمانەکات ئەڵێ من تازە ژنم مارە بڕیوە و زۆر جارم پرسیارەمان لێ دەکەن دکتۆر چی بکەین.
یاری من زۆر جارە بە ناوی ئێوە ئەم فتوایم داوتمە بۆ نایەن سەردانێکی توێژەرێکی کۆمەڵاتی بکەن پرسیاری لێ بکەن چی بکەین بۆی خۆشبەخت بین چونکە ئەمە بەڕاستی وەڵامتان پێ ئێوە ینی ئەم وەڵامە شەرت نییە لە لای خەڵکێکی ترەبێ بەڵام ئەو کەسە کۆمەڵایەتەکانن و کەسە کۆمەڵناسەکانن کە دەکرێت تۆ دانیشی جوان و پوختە وەکو ئیسیشارەیەک وەکو نیمچە دکتۆر ئاسایەک پێی بڵێ ئاوا بکە دەربارەی خەسووت ئاوا بکە دەربارەی خێزان و خانەوەدەت کوڕە جوانەکەم وریا بە ئەمە تەبیعەتی کچە کوڕە کچە جوانەکەم ئەمە تەبیعەتی کوڕە تۆ دەبێ هێواش سایکۆلۆژیا و دەروون و ئوستوب و هەڵسوکەوت فێر بیکە بەداخەوە یانی تۆوتنی زۆر جار کچووکە و کوڕەکە خەریکە ئەگاتە تەلاقدان خەریکە ئەکاتە جیاببوونەوە ئینجاڵێ دەبا قسەری سەدانێکی توێژەری دەرونی بکەین ئەو وەختە دڵیان ڕق بووە بێتاقەت بوونە ناڕەحەت بوونەوە بێزار بوونەوە بەداخەوە خەریکەکی ئەگاتە کێشە من دێریا یەک پرسیارێک لە جەنابتەکە مامۆستا ئایا تا چەند هاوڕای لەگەڵ منە تەمەنم ئەم قسەیە من لە چەند شوێنێک گوتومە و هەنێک کەسش وتیانە تۆش فکرێت عەجیب و غەریبت بۆ دێ من بە مروری زەمن هەستەکەم مزگەوت لە هەموو گەڕەکێک هەیە و ژمارەیەکی بەرچاو مزگەوت هەیە لە کوردستانە باوەڕ ناکەم هیچ دامەزراوەیەک هیچ بینایەک هیچ کۆمپانیا و شەریکەیەکە بێ بەقەت ژماری مزگەوت لە کوردستانە بەڵام لێرەیە یەک هەڵەیەکە ئەویش ئەوەیە کە مامۆستا ئاینیە بەڕێزەکان زۆر جار دەیانوێ هەموو شتێک خۆیان بیکەن ڕاستە مامۆستای ئاینی شارەزایی هەیە لە دینە لە جائز و لە ناجائیزە بەڵام قسەکەی من لێرایەت زۆر جار لە کۆبوونەوەی مامۆستایانی ئاینیە وتووە مامۆستای ئاینی لە ڕێی مزگەوتەکەی خۆتەوە هەوڵ بدە ئیسیشارە بکە بە یەک دوو توێژەری کۆمەڵایەتی و دەرونی بیکە بە لیژنەیەک بۆ مزگەوتەکەی خۆت بۆ چارەسەرکردنی کێشەکان چونکە حرام و حەڵال هەموو شتێک یەکلایی ناکاتەوە یعنی احتیمالە من بزانم ئەمە حرامە بەڵام هەر بەرامبەر بە خێزانەکەم بیکەم لەبەر نەفسێتێکی خراپی خۆم لەبەر هەڵسوکەوتێکی خراپی خۆم لەبەر بیرکردنەوەیکی هەڵەی خراپی خۆم و زۆر جاریش بۆ مثلا ئینکاری دەکرێت یان بەعکسەوە ئافرەتەکە 100% دەزانێت ئەمە باش نییە چاک نییە بۆیە تۆ بۆ کوڕ ئیشی توێژەری کۆمەڵایەتی و دەرونی ڕەنگە کەسێک تۆزێ قورس بێ ڕاستە خۆ جەنابەت بدۆزێتەوە هەست ناکەی کە ئەم بەشە زۆر گرنگە هاوکاری مامۆستا بێت هاوکاری قوتابخانە بێت هاوکاری مامۆستایانی ئاینی بێت دەگەڵ یا بۆ ئەم ئیشە بڕوا بەشێکی ئەوەی کە بۆچی خەڵک ئەمە ناکە تەمان هۆکاری هەیە هەریەکی و بەشێکی پەیوەندی بە توێژەری کۆمەڵایەتی خۆیەوە هەیە بەشێکی پەیوەندی بە خەڵکەوە هەیە بەشێکی پەیوەندی بە دام و دەستگای حکومیەوە هەیە و بەشێکیشی پەیوەندی بەو خوێندنەوە هەیە ئەو شێوازی خوێندنەی کە کراوە ئەوەی کە پەیوەندی بە دام و دەستگای حکومیەوە هەیە ئەوەیە کە گرنگی باش و تەواو نەدراوە بە کاری توێژەری کۆمەڵایەتی یعنی ئیش لەسەرەوە نەکراوە کە توێژەری کۆمەڵایەتی مەکانێتێکی هەبێ و بتوانێت ئیش و کاری خۆی بە ئاسانی بکات مەسەڵەن بێرێ بۆ معلومات پێم وایە زۆرترین قوتابخانە هەیە بەبێت توێژەری دەرونی توێژەری کۆمەڵایەتی بڵێت لەبەرەوەی بەشێکی بۆ ئەوە گەڕێتەوە بەشی دەرچووی توێژەری کۆمەڵایەتی بەشی دەرچووی کۆمەڵناسی و کاری کۆمەڵایەتی هەر خۆی ژمارەی کەمە ئێستا مەسەن سێرکە چەندین دەرچووی یاسامان هەیە چەندین دەرچووی مەسەن پزیشکیمان هەیە بەڵام دەرچووی توێژەری کۆمەڵایەتی هەر ئەگەر بگڕێنەوە بۆ سەردەمی حکومەتی عێراقی پێشوو حیزبی بەعەز هەر بەشی کۆمەڵناسی بەشێک بووە زۆر تەلەبەی تیاوەر نەگیراوە بەشێکی بە حیزبی کراو بووە ئەوەش هۆکاری خۆی هەیە چونکە کۆمەڵناسی کاریگەری لە کۆمەڵگاکە ئەوانیش دیارە بەرنامەیەک بۆ ئەو بەشە لە دوای حکومەتی هەرێمەوە بەشی کۆمەڵناسی دوای با بڵێن ئینتیفاضەوە بەشی کۆمەڵناسی تەلەبەیتر بە ئاسانی توانی بچێ بۆ ئەو بەشانە ئەمە بەشێکی پەیوەندی بە دام و دەستگای حکومیەوە بەشێکیشی هەر لە دام و دەستگای حکومیە مەسەن ئیسا جەنابەت باسی مزگەوتت کرد ڕەنگە مامۆستایەکی ئاینی ئەو خۆزگەی هەبێت کە بتوانێت بیەوێت سوود لە توێژەرێکی کۆمەڵایەتی وەربگرێ سوود لە دکتۆر بەختیار وەربگرێ بۆ مەجای پزیشکی بەڵام ڕەنگە سەرۆ خۆی کە پێڵەن وەزارەتی ئەوقاف ڕێگەی پێنەیە ئەمەش پەیوەندی بە دام و دەستگای حکومیەوە هەیە ئەو بەشەشی کە پەیوەندی بە خەڵکەوە هەیە خەڵک ئەوەندەی حەزەکە گوێ لە مامۆستایەکی ئاینی بگرێ حەز ناکە گوێ لە من و تۆ بگرێت ئەوەش باگراوندی ئاینی خۆی هەیە یعنی ئەمە ڕەنگە با بڵین سلبی نەبێ لە خەڵکە بەڵام باگراوندی ئاینی خۆیە کە خەڵک اعتیباری زیاتر بۆ مامۆستایەکی ئاینی دائانیقی با من نمونەیەکت بەمێ برادێک ئەڵێ 6 دانە مانگە
تەلاقێک لە گەڕێکێکا خەریکە ڕووەدا 6 مانگە لەگەڵ مامۆستاکای ئاینەکە ئەیەنن و ئەیبەن تا ئێستاکێ لەو گەڕەکە پرسوڕایەکی پرسەگورگانیان بە من نەکردووە مالعلم احتیمالە لە مانگی یەکەم ئەم نەفەرە حەلیکە حرام و حەڵالەکە گومانمان لە ئیشی مامۆستای ئاینی نییە لەسەر سەر و لەسەر چاومان بەڵام هەم مامۆستاکە وەکوڵێت پەیوەندیەکی نەکردو ساڵێکی بەمەوە نەکرد و تەحویلی نەکرد چکە با من ئەم عوزرە زۆر نهێنینەوە مامۆستا خۆ ئەکرێت مامۆستاکە ڕقم تەلەفۆنەکەی توێ جەنابتی لەلابێ بڵێ کچە جوانەکەم پێش ئەوەی ئێوە یەکلای بنەوە پێش ئەوەی بڵێن ئەمە تەلاقی یەکەم و تەلاقی دووەمە بە قوربانتان ئەوە ڕقم تەلەفۆنی فلانە احتیمالە جەناب و دەیانی وەکو جەنابەتە بە هەر بە فری دانیشێ لەگەڵێ بڕۆن لە باخێکا دانیشن بڕۆن لە شوێنێکا یان لە ماڵی خۆتان با دانیشن لەگەڵێ ئەگەر حەل نەبوو ئەو وەختە وەرن من قسەیەکی تێدا دەکەم بەس تەنها باسی گرفتەکانی دوای جابوونەوەی خێزانی بۆ بکەم دوای جابوونەوە گرفتەکانی دوای جابوونەوە تەنها باسی بۆ بکەم ڕەنگە وای لێبێت تۆزێک بترسێ لەوەی کە جابێتەوە ئەها جەنابەت باسی گرفتەکانی دوای مەسەن بۆ نمونە باسی گرفتەکانی دوای توشبوون بە کۆرۆنا ئەکەن بۆ خەڵکیەوە وایە خەڵک حەزەر بکە ئێستا من ئەگەر ئەو کەسە تەنها هیچی پێ نەڵم تەنها باسی بڵم بەڕێز دادە کاکە برا تۆ ڕاستە قەیچەکە جیاب بەرەوە بەڵام کە جیابیتەوە ئەمە گرفتەکانی دوای جابوونەوەیە هەل لە ڕووی مادی هەل لە ڕووی محکەمە هەل لە ڕووی هاتوچۆی محکەمە هەل لە ڕووی حاڵەتی نەفسی حاڵەتی کۆمەڵایەتی یعنی ئەوە جەنابتی وەکو توێژەری کۆمەڵی داهاتوویکی پیشانە دەی بۆی بە ئێستا هەم نەخەڵەت بڵێ معاشێکم و ئەچمەوە لە ماڵ باوکم معزز مکەڕەم ئەژیم شەرت نییە هەتا مردن دایک و باوک و خوشک و برا بمێنێت جا با بینە سەر ئەو باسی خۆمان بەشێکی تریشی با بیرمان نەچێت دوای نەڵێن هەرگیان لە دامودەزای حکومی و خەڵک کرد با بینە سەر باسی خۆمان توێژەری کۆمەڵایەتی ئایا توێژەری کۆمەڵایەتیش لەو ئاستایە کامەلەوەچێ بە زەرەر بێ بۆ خۆم بەڵام هەبێ بیڵین ئایا توێژەری کۆمەڵایەتی لەو ئاستایە بتوانێت کۆنتترۆڵی با بڵین تعبیئەی ئەم گرفتە خێزانیانە بکە و بتوانێت ئەو هەک بە علمیی کە پێیەتی ئەتوانێ وای لێ بکە ئەم ژن و مێردە بڵێن وەڵا سپاس بۆخوا بۆ لای کاتەکەمان بە فیڕۆ نەڕۆژ وەڵا سپاس بۆخوا کە چوین بۆ لای ئەگەر مەبلەغی پارەشمان یابێتێ پارەکەمان بە هەدەر نەچوو ئەمە ئەوە جا لەوەشە ڕەنگە توێژەری کۆمەڵایەتی ئەگەر بەشێکی خەتای خۆی بێ بەشێکی خەتای شتی ترە بۆ نمونەیەکە لەوانەی کە خەتایەتی منهەجی خوێندن منهەجی خوێندن بیردۆزەی نەزەری تەسەورەکەم وەکو تۆبی ئێمە بیردۆزەی نەسەری فلان وای و تو بتوبن وای و تو فلان وای و نازم کۆمەڵێ بیردۆزەکە ئیزعاجە منهەجی خوێندن ئامادەت ناکا بۆ ئەوەی بتوانی تۆ بە جوانی خزمەتی خەڵکی پێ بکەیت واو لێ ناکە بتوانانی خزمەتی خەڵکی پێ بکەیت لە دوای منهەجی خوێندنیش چیت ئەو دام و دەستگایی کە منیشی تیاکەم وەکو توێژەری کۆمەڵایەتی ئەم دام و دەستگایانە ناڵێم دام و دەستگاکەی من هەر هەمووی بە حکومەتی یاریمەوە ئەم دام و دەستگایانە هاوکار نین بۆ ئەوەی توێژەری کۆمەڵایەتی وەکو هەموو ئیشەکانی تر دڵی پێخۆشکە و ئیندیفاعی هەبێ بۆ ئەوەی بتوانێت مەسەن بۆ نمونە کاک دکتۆر لە وڵاتان هەموو فەرمانبەرێک لە بچووکترین فەرمانبەرەوە لە کارگوزارێکەوە حتا بەرزەکەی دەوراتی هەیە ئەگەر مانگانەی نەبێ سێ مانگ جارێکی هەیە ئەگەر سێ مانگ جارێکی نەبێ ساڵی جارێک بۆ تازەبوونەوە کابرا لە 1970 منی لە یادداناوە چیم کردبێ و چیم نەکردبێ ئێتە خۆم کردومە کە احتیمال ئەو بیردۆزانی وەختی خۆت خوێندوتەی 1970 ئێستا بیردۆزەی تازە هەیە بۆ کۆمەڵناسی ئێستا کێشەی تازە ئاریشەی تازەیە شێوەی تازە احتیمالە هەیە ئەو ئیشەی کە منی کەم ئەو ڕێگای کە من گرتومە بە ڕێگایەکی گونجاو نەبێ بۆ چارەسەرکردنی ئەو ژن و مێردە شتێک هەیە کاک دکتۆر لە جیهانە پێڵێن سوپەرڤایزەر با بڵێن سەرپەرشتیاری ئیش و کار سەرپەرشتیارەوە نا ئەڵێ کەی ئیمزاکەیت و کەی ڕۆیتەوە بۆ ماڵەوە کەی چاودێرێک بۆ دەستبارگرتنت بۆ ئیشکردن بۆ شێوازی ئیشکردن ئێمە چاودێری ئیداریمان هەیە یعنی من لە شوێنی خۆم لە ئیدارەکەم جەنابیشت لە شوێنی خۆمان مدیرێک هەیە لێمانە پرسێتەوە کەی هاتی کەی ڕۆشتی ئەگەر 8:30 لەوێ 8:30 دقە لەوێ بم ڕغایبمەیە بەڵام هەستەکەم هەمومان بۆ بەشە زانستیەکەی لاوازین لەبەرەوە سیرکە کاک دکتۆر شتێکەیە پێڵەن سەرپەرشتیار ئەبێ هەموو کارمەندێک هەموو بەشێک چین و توێژێک با من باسی توێژەری کۆمەڵایەتی بکەم ئەبێ سەرپەرشتیاری بۆ دروست ببێ ئەم کەسانە خاوەنی خیبرەی گەورە بن بزان ئەم توێژەرە کۆمەڵایەتیە لە ساڵی 1970 لە دادگای باریکەسێتیە چی کردووە چون کارەکانی هەڵسەنگێنن ئەمە چەند ژن و مێرد ئیسفادەیان لێ کردووە ئایا ئەمە هەر ئاوا بڕوا ژن و مێرد ئیسفادە لەم توێژەری کۆمەڵایەتی توێژەری کۆمەڵایەتی یا ئەبێت چاکی کەم یا بێ پاکی کەم وانە لەبەرەوە نابێ ئاوا بمێنێتەوە ئەمە ئەو گرفتانن کە بە چواردەوریەوەی کە خەڵک نەیتوانیەوە بەباشی توێژەری کۆمەڵایەتی ئیسفادە لێ بکە خۆشبەختانە با قسێکی تر بکەین خۆشبەختانە ئێستا جوڵە هەیە جوڵە و هەوڵ هەیە خەڵکانێک هەن لە بواری توێژەری کۆمەڵایەتی و ڕێنماییکاری کۆمەڵایەتی و ڕاوێژکاری کۆمەڵایەتی و ئەم شتانە ئیشەکەن یعنی من نامێ ناوبێنم بانەبێ بە دیعایە بۆ هەندێک دیعای ئیعلام و ڕیکلاموانە هەندێک شوێن هەیە زۆر بە جوانی ئیشەکەن
کە من ئاگام لێیە سوودیان گەیاندووە بە ژنومێر پێش ئەوی بگەنە دادگا. اینجا لێرەوە دەرەکەوێت کە ئایا سوودوەرگرتن لە توێژەری کۆمەڵایەتی پێشەوەی بگەیتە دادگا چەندێ ئیسفادە هەیە کە ئیسفادەکەی لەوایە کە تۆ ڕەنگە ئەو گرفتانی کە هەتە بتانی کەمتر ئاڵۆستر بێ و قوڵتر بێتەوە بە بەسیترین شت لی دەربچی. کاک جیهاد من بە تەجروبەی خۆم لە پەیمانگای خۆم لە ئیش و کاری خۆم لە زانکۆ لە پەیمانگا ئەوانە هەیە کۆمەڵی خاڵم بۆ دەرکەوتووە کە ڕەنگە تۆش وەکۆڵی هاوبیرم بی ئەوش ئەوەیە کە ئەگەر بێت و ژن و مێردەکان لە ڕێی خێزانەتایی و خانەوادەی خۆیانەوە بەردەوام دوورونوزی کۆنتاکتێکیان هەبێت لەگەڵ توێژەری کۆمەڵاتیان توێژەری دەرونیە یعنی لەلایەکەوە چێژ لە وەک زیاتر وەرەگرن لەلایەکەوە کەمترین کێشیان بۆ دروستە بێت لەلایەکەوە ئەزانێت چۆن هەڵسوکەوت لەگەڵ خەسوو غەزوورا بکە لەلایەکەوە هەر ئەو توێژەری دەرونی کۆمەڵاتیت پێی دەڵێت کە مناڵەکەی بە وردی چی لەگەڵا بکە دوای کە گەورە بوو چی لەگەڵا بکە دوای کە گەشتە قۆناغی مراهقی چی لەگەڵا بکە دوای ئەم کچە ئەم کوڕە کە نزیکی شوکردنی دەبێتەوە چی لەگەڵا بکە دوای مەرجەکانی چوونە دەرەوە و چوونە گەڕان و تەرتیبات و جلوبەرگی چۆنە بەیانیم ئێمە گەورەترین کێشەمان ئەوەیە کە لە کوردستانە ئێمە شتێکێ لە ئەوروپا ئوستازێمە زۆر جار لە هەنێ وڵات بینیمانە پێڵن فامیلی دەکتەر یان زۆر جار فامیلی دەکتەر لە دەرەوەی وڵات تۆزێک ئەم ئیشانە ئەکات ئەم کارانی جەنابتان ئەکات لە دەرەوە بە حکمەوەی کە ئێمەی دکتۆر هەم سایکۆلۆژیمان خوێندووە هەم سایکاتریمان خوێندووە یعنی بە نزیکەی حساب کە بەقەت دبلۆمێک ئێمە ئەم وانانەمان خوێندووە زۆر جار خەڵکێک گلەی لەمەکار دکتۆرەوە تۆ چۆن دەم لەم شتانە ناکوتی ئەڵم ڕۆڵی جان من کە دکتۆرام تاو کردووە پرۆفسۆری یاری دەدەرم جارێ هەروەکو تۆپ 2 ساڵ 3 ساڵ خوێندومە بێجگەلەوەی کە نزیکی 20 ساڵە دکتۆرە مەگەر هەر ساڵی کتێبێکم لەسەر خوێندبێتەوە کەواتە کاتە 20 کتێب سی کتێب بێجگەلەوە و بێجگەلەوەش کە تەجروبە بۆیە خاڵێکی تر کە گرنگ و مهمە ئەوش ئەوەیە کە تەنها بۆ بینی ژن و مێردەکە گرنگ نییە یعنی من پێم خۆشە ئەم خاڵە زیندوو بکەینەوە کە دایک و باوک ژن و مێرد ئەڵێ کاک ئەڵێم بۆ توێژەیەکی دەرونی ڕۆژێک سەر دایناگەن کاکتە جان خۆ کێشەمان نییە بۆ مناڵتان بۆ خەسوو غەزوورتان بۆ چواردوورشتان گرنگە. من لەم ڕۆژانە ئەلبەتە من لای پزیشکێکی دەرونیم با ناوی نەهێنم هەفتەی ڕۆژێک وەکو توێژەری کۆمەڵایەتی بۆ نەبێ بە ڕێکلام لەوێ کەسێک پەیوەندی کردوتی گرفتمەیە لەگەڵ خێزانەکە مامەیە بێم بۆ لای ئێوە منیش وتم فەرموو هات کە هاتبوو قتعەکانی بینی بوو بە سکرتێرەکەی وتبوو خۆ من نەخۆشی دەرونیم نییە ئەویش پێی وتبوو جا تۆ بەلای ئەو کاکەی هاتووی بەلای پزیشکی دەرونی نەهاتووی بەلای توێژەری کۆمەڵایەتی هاتووی لە کە قسەمان کرد ویسمان پەیوەندی بکەین بە خێزانەکەیەوە خێزانەکەی بە مۆبایلەکەی یا بە سەوت وتی وەرە بۆ ئەو شوێنە بعد تۆزە قسە بکەین و توێژەری کۆمەڵایەتی لێ وتی بێم بۆ وتی وەرە بۆ تەلاری پزیشکی فلان شوێن وتی بۆ خۆ من نەخۆش نیم بۆچی بێم لەبەرەوە خەڵک وا ئەزانێ ئەوازانێت کاتێک کە چێ بۆ لای توێژەرێکی کۆمەڵایەتی وازانێت کاتێکی بۆ لای توێژەرێکی دەرونی وازانێت ئیتر ئەمە دایناوە ئەم نەخۆشە و بە معنە بازاریەکەی ئەم شێتە باڵێوانە گەشتوتە بەردوەشانوانە نەخێر ئێمە کاتێک کە ئەبێ ئەو فەهمەمان بۆ دروست بێ چۆن نەچین بۆ لای پزیشکێکی سۆنەروەنیا چین بۆ لای پزیشکێکی دان پزیشکێکی ئەوە توێژەری کۆمەڵایەتیش هەر بەو شێوازەیە تۆ گرفتێک هەیە ئەتەوێت چارەسەریکەی ئەگەر گرفتێک لە ئارانیە ئەگەر دانێ نایەشێمەیە بۆ لای پێویست ناکات ناس پێ ناڵێن بەڵام تۆ گرفتت هەیە کاتێک گرفتت هەبوو بێ ئەهلی اختصاصی خۆی بدۆزیتەوە هەر ئیزافەیەک بۆ جەنابەت کە ئوستاز ئێمە بەسینێکمان هەیە با بڵێن سێکوچکەیەکمان هەیە من و لەگەڵ توێژەرێکی لە جەنابتان و لەگەڵ دکتۆرێکی دەرونیە تەسەور بکە خەڵکی وا هەیە من لەگەڵ دکتۆرە دەرونیەکە وەکو پەیمانگای خۆمان زۆر لامان مەبەستە نێتە لای ئێمە بچێتە لای توێژەری دەرونیەک توێژەری کۆمەڵاتەکە چەند جار ئینسیست ئینگلیزی وتەنی زۆر ئیلحاح حکات ئەڵێ من نامێ ئەو ببین من دکتۆر بەختیار بین من نامێ ئەو بین بێ دکتۆر فلان ببین مالعیلم من وا خۆم وەکو بەختیار یعنی ئەمە نە لە ئیشی خۆم کەمەکەم و نە لە ئیشی دکتۆری دەرونیەکەش کە دکتۆرای هەیە لە دکتۆرای هەیە لە بواری دەرونیە کەمی ناکەمەوە بەس احتیمال زۆر کێشە هەبێت هەم کاتی توێژەری دەرونیەکە و کۆمەڵاتەکە زیاترە هەم زیاتر بەو چارەسەرەکرێت و هەم ئەو زیاتر متابعەکە لە چاو دکتۆرێکە 4 دقیقەچێتە ژوورە و لەسەر 5 دقیقە لەوە دەرمانێکی بۆ نووسی و هەم خۆشیشە خەڵک من و تۆ جەنابەت هەردووکمان خەڵک فێری ئەوە بکەین کە بچێتە لای ئەهلی اختصاص کاک دکتۆر جەنابەت پزیشکی پسپۆری سۆنەری وایە ئەگەر نەخۆشیێکی ئیشی بە سۆنەر بێ بچێتە لای پزیشکێکی دان گلەی لێ ناکەی گلەی لێ ناکە هەر جەنابەت ئەڵێ ئەگەر دکتۆرە دانەکە ئیش لەسەر ئەوە بکە تو ناڵی کاک دکتۆر ئەمە یا بە عەکسەوە جەنابەت ئیش لە دانەکەی نەخێر لەبەرەوە بێ خەڵک فێری ئەوە بێ ئەم
اختصاسە لە وڵاتی ئێمە جیا نەکراوەتەوە تێکەڵ بووە بە سەریەکە یعنی وایان لێ کردووە ئێستا مەسەن چی تریش تێکەڵ بووە توێژەری کۆمەڵایەتی و توێژەری دەرونی اینجا ئەوە چیە تێکەڵی کردو هەر خۆمان تێکەڵمان کردووە من توێژەری کۆمەڵایەتیم سێرەکەم باسی لە شتی دەرونیەکەم کاکە ئەوە جیهانێک جیهانێک ڕاستە نزیکیان هەیە لە یەکەوە بەڵام ئەوە جیهانێکە علمیەکە بابەتێکی ترە ئەمە کۆمەڵاسی بابەتێکی ترە لەبەرەوە بێ زۆر ئاگامان لەوێ بێت چۆن ئەتوانی خەڵک فێری ئەوە بکەین بچێتە لای ئەهلی اختصاص و ئەو کەسێک کە مختصە بەو ئیشە ئەو ئیشە بکە یعنی مەسەن من چەند جار خەڵک هاتووە بەلام ئەوتێتی کاکە من حاڵەتێکی نفسی ئەوام هەیە دانەنیشتم دەم لێ نەکوتاوە وتمە ئەوە فڵان کەس برادەرمان هەیە فڵان کەس بچۆرە بۆ لای ئەوە اختصاصی ئەوە یعنی ئەم ئیشانە خەڵک ئیتر وردە فێرە بێ ڕەنگە ئەوەی من یەک کەس بێ دوو کەس بێ بەڵامی تر ئەو لە بۆ کەسێکی ترێ گەڕێتەوە فێریەوە بێ کە ئەخلی اختصاص پێیاگە مامۆستا جیهاد کاک جیهاد یەکێک لە کێشە گەورەکانمان ئەوەیە کە بەداخەوە موسسەکان و دامەزراوەکانیش تا ئێستاکیە نەیان توانیوە کەمێکم بە کۆتا قسە بۆ جەناب و کۆتا پرسیار بۆ جەناب نەیان توانیوە سوود لەم بەهرە گەورەیە وەرگرن تەسەور بکە تەلەڤیزۆن بی لەوە ناکاتەوە دەتوانێت توێژەری کۆمەڵاتی بەکاربێنێ هەم وەکو بەرنامەی هەم وەکو نووسینەوەی بەرنامەی هەم ئامادەکردنی بینەر و بیسەرەکانی رادیۆ بەکاری نایەنێت چکە تەسەور ئەکات بەرنمەیەکی چی پێویستەکات تەلەڤیزۆن با بڵێن خستەخان ئاریەکان ئوستا تۆ دەزانیت لەم شارەیە خستەخانە هەیە بیری لە سەدان شت کردوێتەوە بەڵام بیری لەوە نەکردوێتەوە دوو توێژەری کۆمەڵاتی یان دەرونی تەعین بکات و موچێکی باشی معزز مکەڕەمی بۆ ببڕێتەوە تۆ دەزانی من نەخۆشخانە هەیە لەم شارەیە بووە من بە چاوی خۆم بینیوە من خۆم گرێم لێ کردو من توێژەری دەرونی کۆمەڵاتی نیم بەس بە جدی زۆر جار مەحامێکی بێپارەم بۆیان دەڵم کاکە ئەم بەشە زەرورە من هەز بە مەعاناتەکەی دەکەم دەزانم هەندێک پرسیار لە مامەسای ئاینی دەکرێت ئەمە ئیشی ئەو نییە دەزانم هەندێک پرسیار دەکرێت لە رادیۆ لە تەلەڤیزۆن ئەمە ئیشی ئەو نییە دەبێت دەزانم هەندێک پرسیاری ئاینی دەکرێت ڕەنگە ئەو نتوانێت وەڵام بداتەوە یان ئەگە وەڵامیش داتەوە بۆیە ئەمەش کێشەیەکی گەورەیەکە بۆچی ئێوە وەکو موسسەکەی خۆتان ئەگەر پاڵ بۆچی ئیجبار نەکراوە هەموو خستەخانێکی ئەهلی یان بەلانی کەم و زۆرە لە دکتۆرە دەرونیەکان ئەمە ئێوە هاوکارێک بن بکرێ بە قانونێ بە یاسایەک یاخود بەلانی کەمەوە مەکتەبە ئەهلیەکان دایانگە ئەهلیەکان بۆ نمونە زانکۆ ئەهلیەکان ئەوانەی کە هیچ نەبێ ئەگەر حکوومەت نایکا بەس ئەوانە ئیجبار بکرێت ببێ بە مەرجێکی ڕئیسی بۆی ئەم بەشە تایە بە قوت و بێز بێ جاوە ئیتر وەکو هەموو شتانی کە لەم وڵاتە هەموو دامودەزگای حکومی هەمووی ینی خەلەلی تایە و گرفتی تایە ئەوە گرفتێکی گەورەیە کە دامودەزگای حکومی ناتوانێت لە ئاست پێداویستەکانی خەڵکا بێ نەیتوانیوە ئەوەی کە هەیە بۆ خەڵکی جێبەجێ بکە ئیتر ئەمەشەکەوێتە ناوەوە باشە واز بێنە لە حکومەت ئەوە حکومەت بخەلەوە حکومەت ناتوانێت معاش تەوزیعکە جاوەرە باسیەمی بۆ بکەین باشە ئەوەی کە ئەهلیە و ئەوەی با بڵین ئیعلامە و ئەوەی کە با بڵێن ڕێکخرا و ئەم شتانیە کاک تۆ من لێت ناشارمەوە بەڕاشکایی پێتەڵێم یعنی ئەم شوێنانەش نازانن دکتۆر بەختیار بانکەن بۆچی دکتۆر بەختیار بانکەن بۆ هەموو شتێک بۆ هەموو شتێک دکتۆر بەختیار بانک مەکەن لەبەر ناوبانکە ناوبانکی و نەخۆشی بۆ یەک نمونەت بۆ یارمە کە جەنابی شتیایە بووی گرفتە سیمینارێک هەبوو لەسەر ئەمە عینوانەکەی بوو گرفتە خێزانیەکان و کاریگەری لەسەر کۆمەلگا ئەم عینوانە بەلایتەوە بۆ کێیە وەڵامی توێژەی دەرونی کۆمەڵاتیە بەڵێ ئەو ڕێکخراوەی کەمیشەی کردبوو بمبورە قسە جنابەتی بان کرد وەکو مامۆستای زانکۆ باشە دادوەرێکی بان کردبوو کە یاسای تەواو کردووە مامۆستایەکیشی بان کردبوو ئیعلامی تەواو کردووە دکتۆر ئەم عنوان نقصێکەیە لەو بینە نقصێک هەیە ئەبێ بزانێت ئەو کەسانی کە ئەم لەو بەرنامە نازم ئەگەر ویانەوتم وەکو نمونە باسیەکەم بۆیە ئەم نمونە هێنا بۆیە نەبێ بە غیبەت باشە تر زۆرە تەلەڤیزۆنێک عنوانی بابەتەکەی چی بوو عنوانی بابەتەکەی کێشە کۆمەڵایەتیەکان بوو توێژەرێکی دەرونی بان کرده بوو ماویشمە لای خۆم پاراستومە تەلەڤیزۆنێکی تر گرفتە دەرونیەکانی منداڵ کێ بان کردوێ باشە توێژەرێکی کۆمەڵایەتی باشە کاتۆم بەڵگەی لەسەر گەورەکان و دەسەڵاتدارەکان هێشتا نازانن ئەم چەند نازانن سوودەکان نەکردوێتەوە تێکەڵیەک دروست بووە بە سەریەکە جیان نەکردەوە خۆشمان بەشێک لە خەتامان هەیە کە نەماتوانیوە جێیکەینەوە بەڵێ کاجیهادی بەڕێز و خۆشەویست بینەری ئەزیز و خۆشەویستم بەنامەی یەکەم هەر ئەوەندە فریاکەوتین لەبیرتان نەچێت توێژەری دەرونی توێژەری کۆمەڵاتی بەشێکی گرنگی ژیانتانە کچوو کوڕە جوانەکانم هێشتا ژنتان نهێناوە هێشتا قلیبلیتان نەکردووە هێشتا نەکەونتە ناو مامەعەوە هێشتا ئاڵتونتان بۆ نەکڕاوە بابە هێشتا کچێکت بۆ ڕازی نەبوو کی ئەڵێ مامۆستا ناتوانێت فێرت بکە کە چۆن کچێ ڕازی کەیت و ئاڕ وەرنەگریت کی ئەڵێ وا لێ ناکات کە فێرت بکە بە چی ئوستوبێ بڕۆی لەگە ماڵی غەزورانت داوا بکەیت
کی ئەڵێ و کە گومانم لەوە نییە زۆر زەرورە تۆ فێربی چی جۆرە پرسیارێ دەکەی ئێوە دەزانن توێژەری دەرونی و کۆمەڵاتی دەتوانێت فێرت بکات وەکو کچ چی جۆرە پرسیارێ بکەی کوڕەکە بناسی ڕاست و درۆیت بۆ دەرکەوێ دەماری بناسی ڕابردوویت بۆ دەرکەوێ داهاتوویت بۆ دەرکەوێ ئەوە توێژەری دەرونی و توێژەری کۆمەڵایەتیە هاوکارت دەبێت بۆ ئەوەی کە بتانی چۆن شوێنی ئیشەکەی خۆت بدۆزیتەوە شوێنی کارەکەی خۆت بدۆزیتەوە تەنانەت من بە ناوی ئەوانەوە قسە دەکەم لەڕێی توێژەری کۆمەڵایەتیەوە فێرت دەکات کە چۆن لە چی ژینگەیە کا دەتوانی خۆشببخت و ئاسوودەبی چۆن ژینگەی خۆت بگۆڕی چۆن چواردەوری خۆت بگۆڕی چۆن کارێکی وا بکەی مامە خەمە نەبیت جقڵدانە تەسک نەبی لەو جۆرە کەسە نەبیت کە هەچی قسەی خەڵکە لەسەر تۆ نقطەی ڕژدا بنێ و تۆش نەتوانی خۆش و ئاسوودەبی بابەتی ئەمڕۆم و بەرنامەی ئەمڕۆم هەر ئەوەنەی خواست و هەر ئەوەندە مەجاریدا لەگەڵ کاکجیهادی بەڕێزە کە وەکو توێژەرێک خاوەنی بەکالۆرس و خاوەنی ماستەری شاڵات جاری داات و دەردەشی هەندێک بابەتی تر دەکەین اینجا ئەی توێژەر وەکو دادگات ڕۆڵی چییە ئەی دادگا ڕۆڵی چییە بۆ خێزان و خانوادەکان بۆیە سوپاس بۆ مامۆسای بەڕێز و ئازیزم سوپاس بۆ کاکجیهادی بەڕێز تا بەرنامەیەکی تر بەخواتان